لە زانکۆی سلێمانی بە دروشمی ژینگەی میدیایی و پێویستی ڕێخستنی دووهەمین کۆڕبەندی نیشتیمانی بۆ ریفۆرمی میدیایی بەڕێوەچوو کە کۆڕبەندەکە 2 ڕۆژ بەردەوام دەبێت و چەندین بابەت تایبەت بە ڕێخستنەوەی کاری میدیایی دەخرێتە ڕوو. دەمێک ئاسمان بەوە کردووە میدیا لە خراپترین دۆخی خۆیدایە بەداخەوە ئێستا میدیا لە دەستی میدیاکاردا نەماوە کەوتۆ لە دەستێکی نائەمینەوە بۆیە ئێمەش ترسمان هەیە نیگەرانیمان هەیە و ترس و نیگەرانی وای لێکردوین کە بیر لەوە بکەینەوە کە چۆن و بە شێوەیەک میدیا بێننەوە سەرچکە ڕاستەکەی خۆی و چۆن وا بکەین ئەو دەرفەتانەی کە هەن گەشیان پێ بدەین و ئەو کێشانی کە هەن کەمیان بکەینەوە و ئاڵنگەرەکانی بەردەمی بڕەوین. وەک دەڵێن ئاوەکە لە سەرچاوە لێڵا چونکە تا ئێستا حکوومەت میدیایەکی تایبەت بەخۆی نییە. ژمارێک پسپۆڕ و شارزا دەڵێن چەندین جار پرۆژەمان داوەتە حکوومەت بەڵام بە بیان و یەک پارچە نەبوونی حکوومەت کارەکە نەکرا و هەر حیزبە و بە ئاوازی خۆی دەخوێنێ. سەرۆکی پێشووی پەرلەمانیش دەڵێ دەبێ ڕێگربین لە دەستخستنە ناو کاری ڕاگادنەوە لەلایەن سیاسیەکانەوە. و پێویستیشمان بە قانونێکە بۆ دەرخستنی یان ڕێخستنی سەرچاوەی پارەدارکردنی دەستگاکانی ڕاگەاندن بۆی لەژێر کۆنتترۆڵی سیاسیەکان کۆمپانیاکان مافیاکان بێنە دەرەوە. لە باتی ئەوەی میدیا بێت قەیران حەلکە خۆی بۆ بەشێک لە قەیرانەکان و خطابی کوردی پەرتەوازە کردووە یەک ریزی نیشتیمانی پەرتەوازە کردووە بۆ نمونە زۆری ڕاگەیاندنەکان سەر بە حیزبەکانە لەناو حیزبەکانی سەر بە حیزبی دەسەڵات و حیزبی ئۆپۆزیسیۆنە هەروەها ژمارێکی زۆر کەناڵ سەر بە کەرتی تایبەتە ئەو کەرتی تایبەتەشی سفاتێکی دامەزراویانتیان نییە قەبارەکانیان زۆر بچووکە لەبەر ئەوە ڕۆژنامەنووسیان ڕانەهێناوە بە کاری پیشەیی. کوردستان لە ڕووی میدیاوە لە وڵاتێکی گەورە دەچێت جەنجاڵی میدیایی هێندەی تر کارەکەی ئاڵۆستر کردووە پێویستی بە هەڵوێسە لەسەرکردن و ڕێخستنەوەی کارە میدیایەکانە چونکە خەریکە نێوانی هاوڵاتی و میدیا وێران دەبێت. بەردەوام پێویستمان بە نیوەگەری و بە ڕیفۆرم و بە ڕەخنە لێگرتن و بە هەڵسەنگاندنە کای میدیایش لەبەرەوەی کایەکی هەستیارەوە کاریگەری لەسەر هەڵس و کەوت و ڕەفتارمانەیە کاریگەری لەسەر خەڵک و لەسەر کۆمەڵگە هەیە بەردەوام پێویستی بە پێداچوونەوە هەیە دیارە لە ناو وەسەڵی میدیاییەوە لە ناو خەڵکی شابەشێوەیەکی گشتی ڕەخنە هەیە لە ئەدای میدیاوە لە دەستگا میدیایەکان و کاناڵە میدیایەکان کە ڕەنگە متوانیانە دەستدابێت کە ڕەنگە لە ئاستی پێویستانە بن کە ڕەنگە کاریکەریان بە پێی پێویست نەبێت. ڕۆژ نییە میدیایەکی نوێ سەر هەڵنەدا دا بەشبوونیشان بەسەر حیزب و ئەجەنداکانیان گەورەترین گرفتیان دروست کردووە لە جێگای چارەسەری کێشە و قەیرانەکان تەنها ناوی نوێ و ڕاگەاندنی نوێ دێتە پێشەوە و دەبنە بەشێک لە درێژکردنەوەی قەیرانە میدیاییەکان. لەسەر محەممەد کەناڵی سپێدا سلێمانی.